ژمارەیان زیاتر لە 200 کەس دەبن. ئەمانە منداڵانی بێباوکن. پۆل هاتوون بەشدار بن لە خولێکی درێژخایانەی هاوینەی دەستگای خێرخوازی بەخشین. لقی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین جگە لەوەی ماگانە موچە و هاوکاری مادی بەسەر 1100 منداڵی بێباوک دابەش دەکات. ئەم هاوینە بڕیاری داوا لە ڕێگەی خولێکی پەروەردەیی کە هەفتەی ڕۆژێک دەخایەنێت بە ئامانجی ئەوەی بە درێژایی پشووی هاوین پەروەردەیەکی دروستی ئیسلامی فێری منداڵانی بێباوک بکەن تا نمونەیەکی جوانی منداڵانی نێو کۆمەڵگا بن. ئۆفیسی هەولێر ئێمە خولێکمان کردوێتەوە بۆ کوڕ و کچەکان کە لە تەمەن 11 ساڵ تاکو 17 ساڵ دەبێتن کە زیاتر لە 200 منداڵ لە کوڕ و لە کچ ئێمە خولمان بکردنەوە و تەواوی پێداویستەکانمان بۆ ئامادەکردن کە لە بەیانیەوە خولەکە دەست پێ دەکات و تاکو کاژمێ چواری ئێوارە کە 2 مانگ بەردەوام دەبێت خولەکە. ئێمە پاسمان بۆ گرتوون کە لە بەردەم ماڵەکەیانەوە دانهێن بۆ خولەکە و دواتردان بنەوە بەردەم ماڵەکەی خۆیان و خواردنی نیۆڕۆیان پێ دەدرێتەوە. هەستکردمان بە بەرپرسیارەتی بەرامبەر منداڵانی بێباوک کە بەڕاستی یەکێکە لەو خەمانەی کە دەستگای خێرخوازی بەخشین هەمیشە بیر لەوەی دەکاتەوە چۆن بتوانین منداڵە بێباوکەکانیش کە ئێمە زیاتر لە 1100 منداڵ موچە لە دەستگای بەخشین وەردەگرێ بتوانین لە تاوی شارەکان ئێمە ئەو خولانە بکەینەوە. سەرپەرشتاری ئەم خولە پەروەردەیە باز لەوە دەکات لە ڕێگەی چەند مامۆستایەکی شارەزا لە ڕێگەی پرۆگرامێکی تایبەتەوە وانەکان دەوترێتەوە کە ئادا بە کۆمەڵایەتی و ئیسلامیەکان و فێربوونی قورئانیش دەگرێتەوە. خولێکی مامناوەندە بۆ 2 مانگ دەخایەنێت. ئەو خولە چەند بابەتێکی تێدا دەگوترێتەوە بە شێوازی منهەج و بە شێوازێکی پرۆگرامی تایبەت کەوا نووسراوەتەوە تەنها بۆ دەستگای خێرخوازی بەخشون و لە بۆ منداڵانی بێباوک. پرۆگرامی بیر و باوەڕ ئیسلامی ژیاننامەی پێغەمبەری سەروەرمان صلی الله عليه وسلم و خاڵێکی تریش کە ئێمە ئاماژەی زۆر گرنگی پێ دەدەین قورئان و فێرکردنی قورئانە. ولەنێو قورئانیشدا بەڕاستی ئەتەحیات و هەروەها شێوازی نوێژکردن بەکردداری ئێمە لەو خولەدا ئینشاءالله بەڕێوە دەچێت. منداڵانیش دڵخۆشن بەشدار دەبن لەم خولە بەردەوامانە و ئەوانیش حەز بەوە دەکەن فێر بکرێن چۆن لەگەڵ دەوروبەر هەڵس و کەوت بکەن و تۆزێک لە کۆڵان و دنیای جەنجاڵی مۆبایل و تەکنۆلۆژیا دوور بکەونەوە. دەستگای بەخشین لەوەتی تەماوەیە کە دایکم لێرانە موچە وەردەگرێت یارمەتی ژیانی مادیمان دەدەن یارمەتی ئەوەشمان دەدەن کە چۆن فێری ئادا بوو ڕەوشی جوان ببین و فێری ئەوە ببین کە چۆن نوێژەکانمان بە جوانی بکەین و هەروەها خۆمان چۆن جواندا پۆشین و خوای گەورە و میهرەبان لێمان ڕازی بێت. بەڕاستی زۆر دەستخۆشی لە مامۆستایەکان دەکەم فێری ئادا بوو ڕۆشتی جوانیان کردین و ئەوەندەی لێرانە بووم یعنی بە شانازیەوە حەزم کرد کە هەفتەیەکی تریش بێم. ئەو لە خولی هاوینەکەش قورئانیان ئێمە فێر دەکەن فێری نوێژ و دەستنوێژ و ڕەوشتی جوان و ڕێزە دایک و باوکمان بگرین و ئەوانە. مانگانەش بڕی موچەی تەواومان دەدەنێ بۆ بەڕێ و بردننی ژێوی ژیانی خۆمان لەم هاوینە خوای گەورە پاداشتی خێر و چاکەیان بداتەوە لە دنیا و لە قیامەت. لەم خولە هاوینە ئەم ساڵ و ئەم مانگە 2 مانگە خولەکی هاوینی بۆ فێرکردنی قورئان و علمە شەرعیەکانە بۆ منداڵانی بێباوک و من زۆر سپاسیان دەکەم. جەزاکم الله خێر. دوای پشوێک و خواردنی نانی نیۆڕۆ بەشداربووانی ئەم خولە بەردەوام بوون لا وەرگرتنی وانەی پەروەردەیی و ئادا بە ئیسلامیەکان. پێدانی وانەکان بە منداڵانی بێباوک تەواو بوو. ئێستا کاتی چوونە ماڵەوەیانە و ئیدی دایکان و سەرپەرشتیارانی ئەم منداڵانە خەمی پەروەردە و داڕۆژی منداڵەکانیان کەم بۆتەوە و دەستگای بەخشین ئەو ئەرکەشی خستووەتە سەرشانی خۆی. گەیلان سابیر کەناڵی پەیام هەولێر.